لە کۆنفرانسێک لە شاری نیویۆرک ڕاوێژکارێکی حکوومەتی نوێی سووریا وێنەیەکی تاریکی بۆ سووریای دوای ئەسەد کێشا. تڕێککەفتنەکە جیواکی نینە پێکهاتنە جیواکیلوی وڵاتی تەمامی شکستیە و باوەری بە دەسەڵاتداران ناینن. باوەریاش پێواژۆیە نەمایە، باوەری بە تەدبیرە ناینن، باوەریاب سازیان حکومی نەمایە، باوەریاب جیواکە ناودەولەتیژی نەمایە. ئەم خاتونە ڕاوێژکارێکی تایبەتە بۆ دادپەروەری ڕاگوزەری، پرۆسەیەکی یاسایی کە تایبەتە بە سزادانی حکوومەتی پێشووی بەشار ئەسەد و قەرەبووکردنەوەی قوربانیەکان. پرۆسەکە مانگی 5 دەستی پێکرد دوای ئەوەی سەرۆکی کاتی سووریا ئەحمەد شەرع بڕیارێکی مشتومڕ هەڵگری دەرکرد بۆ دروستکردنی لیژنەیەک تا لێکۆڵینەوە لە تاوانەکانی سەردەمی ئەسەد بکات. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بڕیارەکەیان بۆ تۆمەتبار کرد کە مەوداکەی بچووکە و هەموو تاوانەکان ناگرێتەوە کە دژی کەمایەتیە جیاوازەکانی وڵاتەکە ئەنجام دراون. بنەرینە من دادپەروێری وێ دەمکی بە کۆژە 2011 دەست پێدکە حتا کانونا 2024 ji ber ku eger dem dirêjtir bikin wê hejmara dosyayan gelek zêde bibe û divê kareke zêdetir jê re bêkirin. Berfirehkirinê tê wateya ku wê şikist bîne. ئەی ئەو تاوانانە چی کە پێش 2011 ئەسەد بەرامبەر کورد ئەنجامیدا؟ ئەی ئەو تاوانانەی لە چەند مانگی ڕابردوودا بەرامبەر عەلەویەکان و دروزەکان ئەنجام دران؟ ئەگەر تو نکاری مژارە تاوانە چارەسەر بکی نکاری ببە وڵاتێکی دیموکراتیک ئێپێگەهشتی وە باوەریە خەلکێ دەست بخی. ئەف ژی تەنێ وان تاوانان ئەلخۆناگرە گۆبەریە 2011 هاتنەکردن هەرچەند گەلک تاوان پشتی 2011 هاتنکردن لێبەری 2011 ژی تاوان هەبوون. ئەسەد دیکتاتۆرێکی دەسەڵاتخواز بوو، ڕەفتارێن خراپ لە نەتەوەیەن وەکە کوردان دکرد، کەسێن گۆ ئالیکاریە وان تاوانانجی دکردن divê bêne dadgehkirin. کۆنفرانسەکە لەلایەن ناوەندێکەوە بە ناوی فۆڕەمی سووریا ڕێکخرا بوو و حکوومەتی سووریا و وڵاتانی ئەوروپا سپۆنسەریان دەکرد. هەندێک گرفتیان لەگەڵ ناوی دەوڵەتەکەشتا هەیە کە کۆماری عەرەبی سووریایە. سووریا وەکی ناوێ دەولەتە سووریێ ناوێکی دیرۆکیە و vediگەرە بە حەزاران ساڵان بەریانها و خەلکێوی وڵاتیژی ئەف حەزاران ساڵن بڤی ناوی بوون و ناوێن وانên cuda nebûne. Dema ku te digot Sûriye hemû welatî li xwe digirtin. Lê dema ku tu zaraveyeke lê zêde dikî, dema ku tu grûveke neteweyî li navê dewletê zêde dikî, wê demê tê mafê neteweyên din bixwî. لە نێو سووریادا نەتەوەی کورد، ئاشووری و عەرەب هەن. کورد بە دووەم گەورەترین نەتەوە دوای عەرەب دەخەمڵێنرێت. حکوومەتی نوێی سووریا ئاڵای کۆنی سووریای گۆڕی کە ئاڵای سەردەمی بەعس بوو، بەڵام ناوی فەرمی وڵاتەکەی وەکو خۆی هێشتەوە. نەمو عەبدوڵڵا، ڕوودا و نیویۆرک.